ئەم شقانە کاتی خۆی کە کۆمپانیاکە تەواو بوو ئەم شقانە هیچ کێشەیەکیان نەبوو، بەڵام حکومەت لەو کاتیان ناتە سەر وەختی ئەم شقانەوە. ئێستا ئەم شقانە هەمووی مناڵ ئاوای لێ کردووە، ئەینا لە مەسەلەی خزمەتگوزاری و هەموو شتێکی بۆ تەواو بوو، بەڵام کاکە نە حرەسێکی بوو هاوکاری بکە. ئێمە وەکو ئەو خەڵکی ئەم گەڕەکە باوەڕکە شەو بۆ تەلەفۆن بۆ ئاشایز کردووە، بۆ پۆلیس کردووە، تەلەفۆنمان بۆ شارەوانی کردووە، هەتا نەمانە ێڵا خەڵخۆڵ و خاشاک لە دەوروپشتی ئەم شقانە داکا لەبەر جوانکاری شارەکە. بەڵام هیچ هەڵوێستێکی نەبوو حکومەت هاوکاریەک بکات، حرەسێکی بۆ دانێ، سیاجێکی بۆ بکات، شتێکی وای بۆ بکات کە ئاوای پێنێت. ئەمە زیاتر لەبەر ئەوەی ئەم ماڵانە هاوکاری کرێنا باوەڕکە لەوانێ دیوارەکانشیان ڕووخانەی. وەکو خۆم تەلەفۆنم چەند جار بۆ پۆلیس و ئاشایز کردووە، مناڵ بۆ بە گەنج بۆ سیارە هاتگە، هەرچی ئاسن و سەعات و ئەوانەی کە لێ بووە تۆ هەمویان بردووە ئەوەی کە پارە بکات. بەخوا ڕۆژ بووە مناڵ هاتیە شتی بردووە بە باوش لە سەر کۆڵانەکەم پێم گەڕانەوە قسمەتە ناو شقەکان، بەڵام بە من چارەسەر ناکرێ کاکە. ئەو ڕۆژ ئەم شقانە تاواکرایان ئەبایە بدرایە بە خەڵکی هەژار، یان ئەبایە سیاجێکی بۆ بکرایان. وڵی کاکەم شقانە نزیکەی 7 ساڵە 8 ساڵە بێ کراوەتەوە، تا ئێستا هیچ کەسێک بۆ کەمدرامەت و فەقیر و هەژارەکان کراوەتەوە، بەس تا ئێستا هیچ کەسێ نهاتوێت دەمێەوە مشولێکی بخوا، نە ئەوەتە چاکی کاتەوە، نە ئەوەتە چارەسەرێکی بۆ بکە. ئەمە هیچ تا ئێستا هیچ شتێکی جا هەموو شتێکی لێ وەشاوەتەوە ئەم شقانە، یعنی شەڕی لێ وەشاوەتەوە، دزی لێ کراوە، هەموو شتێکی لێ وەشاوەتەوە، لە خواریشەوە پڕی لە کاوی ئاژەڵ و شتە. جا هیوادارین داواکەین بە زووترین کات بێنە دەمێەوە لە بەرەو با زیاتر تەشەنە نەکا و چارەسەرێکی بۆ دۆستنەوە. وەکو زانیاری کە پێمان ڕاگەیان لە بدەفەرین پێیان وتیان کەسێک لە خوورماڵ و هاتوو بۆ ئەم شقانە، ینی شتی تیا بردووە و تەنەکە چی بووە نازم لەناو کۆڵانە ئاسمشی کڕیوە بردوێتی و ینی خەڵکی دووریەت بۆ ئێرە ئەزانێ ئێرە چۆڵە، ئەزانێت کەس نایەت دەمێەوە، حکومەت نایەت دەمێەوە، کەس نایەت دەمێەوە، بۆیە ئاوا بەسەریە.